ئایا توانم بێمەزانکۆی دراساتی ئیسلامی بەڵە بەتەکی دەتوانی هەموو مسلمانە دەتوانێت بکە قابلەتێکی وای هەبێ بتوانێت بەشدار بێ لەو خوێندنەیە لانی کەم تاسەیم تۆسی خوێندبێ یا عدادی خوێندبێ ئەتوانێت بێتە ئامادەی ئیسلامی ئەگەر هاتوو لە ئیمتحانی قوبوڵە دەرچوو ئیمتحانی قوبوڵ یەکی حوتە بێکی هەشتێکی نوۆیەکی دە زیاد لە 1000 قوتابی ئێستا خۆیان نووسیوە بۆ ئەو کاتە ئیمتحانەکردن 50 پرسیاریان بۆ دێتەوە پرسیارەکان وەڵامە دەنەوە ئەوەی 50 هێنا بە دوو دەرەجەی قەراری ژەبێ بە 6 چێتە ئامادەی ئیسلامەکە و لێوێ خوێن جنابیشە دەتوانی بە هەمان شێوە بیت و بخوێنی و هیچ ئشکالێکیش لەوە ناکە کە تۆ دوو خوێندن بخوێنی هەمەوە جامیعی خۆت لە فیزیای لە کیمیای لە هەرچی شتێکی کە توانی بخوێنی یا لە شەریعەش بی و لە مەشیان بخوێنی چکە لێرە مەجای هەندێک دراساتی فکریتیایە لە کولێ شەریعەکەی خۆت نایخوێنی وایە توانم دواتر تەقدیمی کولەی شەریعی بکەم ئێمە شەهادەکەمان ڕسمی نییە لەبەر تۆ شەهادەکەش وەربگری شادەی عدادەیە نازانین ئەیبێ بۆ چ شوێنەکە تاکو بڵێن ڕسمی یا ڕسمی نییە و ئایا توانم بە مامۆستای ئاینی مەلا خەتیب ئێمە توانین ئەوەندەی زەمانەتی ئەوە بکەین کە تۆ گەر لەم خوێندنەی ئێمە بخوێنی بە پشتیوانی خوای گەورە ئەتوانی ببی بە ئیمام و خەتیب بە داعیەکی باش وە ئینشاءڵڵە بشبی بمەلە ئایا تەنها توانین زانستە شەرعەکە وەربگرین و ئیمتیحان نەکەین نا بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی کە دێن ئەبێ ئیمتیحانیش بکەن چونکە ناچیتە پۆلی دووەم ئەگەر هاتوو 12 مادەت ئیمتیحان نەکردوێ واتە دوو لەسەر 3 مادەکان بەردەوام نابی دەو کات